مامۆستا غازی دەمەوێت ئەوە بپرسم کە ئایا ڕۆڵی سەنتەر چییە بۆ دایک و باوکێک کە دەیانەوێت منداڵەکان چارەسەر بکەن؟ ئایا سەنتەر چارەسەری منداڵەکە دەکات؟ هیچ گلەیەکتان لەسەر بۆ کە بڵێ یان دایک و باوکێک بێت بڵێت دەبێت منداڵان چارەسەر بکەن، چارەسەرکردنی لەسەر ئەرکی ئەوەیە. چکە کێشەیەمان زۆرە مامۆستا هێرێ. کێشەیە ڕوبەڕووی هەموو ڕاهێنەرێک، یعنی هەموو شوێنێکی ئەوە دەبێتەوە کە ئیش لەگەڵ وڵی مامۆستاکەم جان بە دڵنیاییەوە سەنتەر دەوری هەیە حتمەن، بەڵام بەداخەوە هەموو زاوە دەرێن سەنتەر هەیە و سەنتەرۆکەش هەیە، یعنی هەیە بەڕاستی لەگەڵ ڕێزم بەرنامە و پرۆگرام و کەسانێکی بە ئەزمموی تێدا نییە کە بتوانێت بەرنمەیەکی ورد لە بۆ ئەو کەیسەدا بنێت کە دێتە بندەستی. ئەوە دەگەڕێنەوە بۆ بازرگانی کردن؟ حتمما ئەوە لەو پرسیارە حتمما لەسەر داک و بابکەم کە 100% وەڵامەکەت بە دەقیقی دەنەوە دەڵێن بەشێک لە سەنتەرەکان کە منداڵەکانیان بردووە، دەڵێ پارێکی باشمان داوە بە دەفتەر دۆلارمان لێسەر کردووە بۆ مندی ئەو ساڵەی ئەو دەشی استفادەمانێ نەکردووە. سەنتەر ئیجابی هەیە و سلبیشی هەیە. هەموو باسم کرد سەنتەر هەیە و سەنتەرەکە هەیە. سەنتەر ئەگەر بێت بە بەرنامە و پرۆگرامی ورد لەگەر منداڵەکەی بڕواتن، بەڵام بەو مەرجەش دایک و باوک پاڵپشتی ڕیسی ئەو بەرنامە بیکە سەنتەرەکە دادەنرێتن. ئێستا کە هەندێک سەنتەر هەیە دەتوانن بڵێن بەس دو ئەوەی داک و بابەکە منداڵەکەی لە خۆی لێدا دەنێتن، داوامی خۆی دەکاتن و ئیشی ناماڵی خۆی دەکاتن وەکو بزەبت کاتەکەی بکوشی منداڵەکە لە ماڵی لەگەری نەبی 6 ساعتە لە سەنتەری داکەش دەخۆی ئیش خۆی دەکات مۆزەفا وەکو دەیانگە بەکاری لەوانەیە هەر شەشوهایە بەرنامەیەکی وا تۆکمە ورد نییە بڵێتە داکەکەی ئەو بەرنامەی لە بۆ ئەو منداڵی لە بۆ ئەو دوو مانگە لەسەر ئەو بەرنامەی ئیپی بۆ نمونەمە دەڕۆی لەگەر منداڵەکەت دەکەین تایەکەن لە ماڵی لەگەرمان بە. بەڵام لە بەشێک لە سەنتەرەکانی هەولێریش بە خۆشحاڵیەوە من ناڵێم سەنتەری خۆم سەنتەرێکە بۆ نمونە هەر کاتێک باشیش خۆت پێ دەستا مەتحو سەنە تەخەڕوجیشم هەبوو لە سەنتەری خۆم حملی سەنتەرەکەی ماکو 1 ساڵە وەکو ئیشکردن مامۆستا غازی لەگەر منداڵانی ئۆتیزم نزیکەی 10 ساڵە ناو بارەنە خەم تا زۆر بە ساڵانی خۆبەخشی کولیەشمانەوە کە هەر لە ناو کولیەش دەستمان بە ئیشی ئەو بوارێکە لەگەڵ ئۆتیزمدا. بەڵام ئەو ساڵێک کە دەستمان بە دانانی سەنتەرێکی لەو شێوازە کردەوە بۆ ڕاهێنانکردنی منداڵان الحەمدولیلا لە فەزلی خوای گەورە نزیکەی 6 هەتا 7 منداڵێکمان گەیاندەوە ئەو ئاستەی کە بچن خوێندنی خۆیان بکەنەوە کە یەکێکیان 100% لەلایەن دکتۆر و تەشخیص کرابوو بە هەرگیری حاڵەتی ئۆتیزم کە 100% ئۆتیزم بوو الحەمدولیلا ئێستاکەوە گەیشتا ئەو قۆناغی کە لە ڕەوزە داوامی خۆی بکاتەوە کەواتە سەنتەرەکان بەشێشان بەدڵنیایەوە دەتوانن ئەو ئامانجەی خۆیان کە دایانێ لەگەر ئەو منداڵە بپێکن و بگەنە بەو مەبەستێکە هەیەە.